تا دێت لە هەرێمی کوردستان زانکۆ و پەیمانگاکان ئاستی زانستیان ڕوو لە زیاد بوون دەکات و توێژینەوەکانیشیان سنوورەکانی هەرێم دەبڕێ و لە وڵاتانی پێشکەوتوی جیهان بڵاو دەکرێنەوە. پرۆفیسۆر پۆڵاخانەخا سەرۆکی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی دەڵێت توێژینەوەکان حکوومەتی هەرێم سوودیان لێ دەبینێ، بەڵام وەک پێویست نەبووە ڕاشی دەگەێنێ کە لە ماوەی 2 ساڵدا 17 توێژینەوەی توێژەرەکانیان لە گۆڤارە بەناوبانگەکانی وڵاتانی پێشکەوتوو بڵاو کراونەتەوە. زۆر جارە داواکراوە لە ئێمە مەسەن لە زەگۆکان کەوا چەند توێژنیەک بکەین بۆ وزارەتەکان و پێشەشمان کردو و سوودیان وەرگتووە، بەڵام ڕاستی ئەو سوودە نییە کەوا ئەو وەک پێویست بۆیە. 4 توێژنەوە پار 2019 سیانزە توێژنەوە لە ئاستی زۆر بەس لە جیهانە بڵاوبەتەوە لە گۆڤاری زانستی ئاست زۆر بەس کە پێڵەن ئیمپاکت فاکتەری زۆر بەرزە بڵاوبەتەوە لە زانکۆکانیش ئەویان کردووە کە بەڕاستی ئێمە ئینڤۆڵڤ بووین، ینی بەڕاستی ینی ئێستا خەریکە پێشەنگە بین لە وڵاتای دەربەرمان لەو قەناعەتیان ئەگەر بوا بڕات و دامێکی باش بکرێت تۆژین زانستی لەو زانکۆکان و خوێندنی باڵایە کە بتوانین ئاستێکی زۆر بەستریش پێشکەش بکەین بۆ حکوومەت و بۆ پەرەپێدانی کۆمەڵی کوردستانی. توێژینەوە زانستیەکان بۆ هەر وڵات و گەلێک بووەتە بنەمای پێشکەوتن و داهێنانی تازە و سەردەمیانە، بۆیە ئەو وڵاتانەی بەرهەمی توێژینەوەکانیان گەیاندویانی بە ئاستی باڵای زانستی و پێشکەوتنی سەردەمیانە هەموو خزمەتێکی ئەو کەرتە دەکەن. دکتۆر شاخەوان سەرۆکی بەشی توێژینەوەی شێرپەنجە ڕایدەگەێنێت هەموو ئەو وڵاتانەی پێشکەوتون لە ڕێگەی توێژینەوە درێژخایەنەکانەوە بووە، چونکە توێژینەوەکان سوودگەیاندنە بە کۆمەڵگە و فەرمانگەکانی حکوومەت لە هەمان کاتدا بۆ چارەسەری گرفتەکانە و پێشبینی و ڕێگەگرتنە لە گرفتی داهاتوو. بێگومان ئامانجی توێژینەوەکان زیاتر لە ئێستادا بۆ ئەوەیە کە سوود بە کۆمەڵگە و سوود بە فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنێت لە هەموو ڕۆکانە. بەخۆ دەزانی توێژینەوە ئامانجیە، ئامانجەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ئێستاە و بۆ پێشبینیکردنی گرفتەکانی داهاتووە لە ئاستی تەنانەت داهێنانیشە. ئەمانە هەمووی یارمەدەدەرن بۆ حکوومەتی هەرێم. حکوومەتی هەرێمیش ئەتوانم بڵم لەم چەند ساڵەی دواییدا زیاتر هانی توێژینەوە ئەداد و زیاتر پارەی تەرخان کردو بۆ توێژینەوە و ئەمەش واکات مەبەست لەوەیە کە حکوومەتی هەرێم هەستی بۆ کردە کە توێژینەوەکان چەند گرنگن و چەند ئەتوانێت سوودی لێ ببینێ. ئەو وڵاتانی کە پێشکەوتون زۆربیان لەسەر ئەوە پێشکەوتن کە توێژینەوەیان کردووە. توێژینەوەکان ئەبێت توێژینەوەی درێژخایەن بن. توێژینەوەی کوردخایەن چارەسەرکردنی گرفتێکی ئانی لەم کاتەدا ئەمە توێژینەوەی پێ ناوترێ، ئەمە توێژینەوەیە کە تەنها بۆ کاتێکی دیاریکراوە، بەڵام توێژینەوەی کە لە جیهاندا هەن توێژینەوەی درێژخایەن توێژینەوەکان کە پارەشیان بۆ تەرخانەکرێت تەنانەت بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ. توێژینەوە زانستیەکانی توێژەران و مامۆستایانی زانکۆ و شارەزایانی هەر بوارێک دەکرێت ببێتە بنەمای پێشکەوتن و ڕۆشنکەرەوەی ڕێگەی زانستی خوێندکاران و وڵاتیشی پێ ببرێتە ڕیزی وڵاتانی پێشکەوتوی جیهان. هەرێمیش لە ڕێگەی زانکۆ و توێژینەوەکانیەوە لەگەڵ کاروانی پێشکەوتنەکانی سەردەم ڕێگە دەبڕێ و خەریکە توێژینەوەکانی لە هاوشانی توێژینەوە پێشکەوتوەکان دەڕوات بەرەو لووتکە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.